ئایا هاوڵاتیان دەبێت چۆن مامەڵە لەگەڵ دۆخی ئاژەڵانی بێپەناگە بکەن؟ هەوڵە تاکە کەسی و ڕێکخراوەکان چییە بۆ پارێزگاریکردن لە مافی ئاژەڵان؟ ئەوەی کە من هەستم پێکرد لێرە نزیکەی یعنی کۆمەڵێک ئاژەڵ یان 50 ئاژەڵ زیاتری لێوە خۆت ئاماژەت پێکردووە، بەڵام هیچ یەکێک لەم ئاژەڵانە پەلاماری منیان نایە. لێرە خۆشەویستیان هەیە، تۆ ڕێزیان لێگری، نانیانەی تێ، خزمەتیانەکەی، یارمەتیانەی. هەتاوەکو 2019 مامەڵەی حکوومەت لەم مەجالەیە مامەڵەیەکی یعنی بەڕاستی مامەڵی کەم تەرخەمانە بووە لە دوای 2019 بەڕاستی بابەتی ئاژەڵان جوڵاوەتەوە زیاتر و پرۆژە یاسایەک ئێستا گەشتۆتە پەرلەمان ئیشی لەسەر ئەکرێت.